بەڵێ کۆسار بەردەوامەوە بین دەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە. کۆسار بەم دوایانە چەندین گەنج لە هەوڵیانە بۆ گەشتن بە کەناراوەکانی ئەوروپا لە لیبیا دەستگیر کراون و بۆ ماوەی 50 ڕۆژیش ئەم گەنجانە ئەشکەنجە دراون، نانیان پێ نەدراوە یاخود ئەگەر نانیان پێدرا بە بەشێکی کەم بووە بۆ ئەوەی کە بمێننەوە و چەندین شتی ناخۆشیان باس کردووە. و ئەم گەنجانە و گێنراونەتەوە هەرێمی کوردستان بە سەلامەتی و بە تەندروستی و ئەمڕۆ تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان باسی چیرۆکی یەکێک لەو گەنجانە دەکەین بۆی کە بارودۆخی خۆیانمان بۆ بگەڕنەوە کە یاخود بارودۆخی ژیانی خۆی لەو ماوەیەدا کە گەشتۆتە ئەوێ و لەوێ دەستگیر کراوە. ئەو میوانشمان دەرباز عەبدوڵڵایە. سڵاو لێبێت و ئەم کاتە و باش ئەمێ لەوە دەست پێ بکەین سەرەتا تۆ چۆن بوو بڕیارەیە بڕۆی بۆ ئێوە و بە دیاریکراوی کەی بوو؟ بەڵێ ساتا بناوی خودای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ کەناڵەکەتان دەکەین بۆ گەیاندنی دەنگی ئێمە و دەنگی ئەو کۆمەڵە گەنجی کە گراون. سەرەتا بڕیاریمە ئەوە بوو چکە لە وڵاتێکدانیا بێ کەسابەتین بڕیاری ئەوماندا کە بەڕێکەون ئەو ڕێکە مەترسی هەڵبژێرین بەرەو مەرگی خۆمان بڕۆین. بەڵێ باشە ئەنی کاک دەرباز تۆ بڕیاری یاد بەرەو مەرگی خۆ بڕۆی بەڵام لە وڵاتەکەی خۆتان نەمێنیتەوە هەوڵنەی بۆ ئەوەی گۆڕانکاری دروست بکەیت هەوڵنەی بۆ ئەوەی کە لە خەیاڵ و لە ئامانجی تۆە بتوانی بیکەیتە واقع و دروستی بکەیت ئەم بڕیاری مەرگەویە ئەمە ینی بەڕێی جەنابەت هەنگاوێکی باشە؟ بەڵێ ڕاستە سەرەتا قسەکەت تەواوە. بڕیارم داوە لاوانێ هەوڵشم دابێ زۆر ئیش هەبوو کردومە زۆر کاسبی هەبوو کردومە بەڕاستی تێدا سەرکەوتو نەبوومە سەرکەوتی بۆ نییە کە ئەزمون تێدا نەبێ لەبەر ئەوەیە کە یعنی هیچ ئیسیفادێکی دیار نییە قازانجێکی بۆی وە دەکەین بۆی ئیسیفادەی مادی بکەین ئیسیفادەی مادی دیار نییە زۆر شەوە تاقیم کردێتەوە تەنانەت بێجگە لە ئیسیفادە زەرەتی زۆریشم کردووە. بەڵێ ئێوە چەند ڕۆژتان پێچوو کە گەشتنە ئەوێ و ئەو ڕووداوانی کە ڕوویانە لە گەیشتنتان هەر لە ڕۆشتنتان لە کوردستانەوە هەتاکو لیبیا چیتان بەسەر هات ئەگەر باسێکی بکەی لەگەڵ ئەو هاوڕێیانی کە لەوێ بوون؟ بەڵێ ئێمە سەرەتا بەڕێکەوتنمان لە پێنجی حەوت بۆ شەوی شەش لەسەر حەوت بەڕێکەوتین لە مەتاڕی بەغدا بەرەو میسر لە وڵاتی میسر ترانزیتمان هەبوو بە فڕۆکەخانەی میسر ڕێک بەڕێکەوتنە بەرەو وڵاتی لیبیا شاری بنغازی. لێوە ڕاستەکەی ئیشەکەی ئێمە تۆزێک بڵێن بەلایانی VIP دا بوو ڕاستەکەی یعنی ئەوە نەبوو بڵێ شڕێک بکەین ناو ناخۆشیەوە لەو تێلێک ماینەوە مەسروفی خۆمان کرد دوای ئەو مەسروفە سواری تەکسیەک بوون تەکسی لە وڵاتە نییە هەر ساری ئاسایە کەسێکە دەڵێ من تەکسی بەڕێکەوتین بەرەو شاری ترابلس ئێمە 32 سەعات لە ڕێگادا بوون بۆم شارە لەبەرەوەی سەیتەرە هەیە لەوێ سەیتەرە هەیە ملیشیا هەیە هەمووی سەیتەرەکان سەیتەرە تا سەیتەرە فەرقی هەیە هەمووی بەپێی تەبیعات و یاسای خۆیەتی هەموو یاسای یاسایە کەسێکی دیاریکراوت نەبوو لەگەڵتانە ڕێنوویتان بکا کە ڕۆشتنە دەرەوە؟ نا ڕێنمی لەگەڵمان لە تەلەفۆندا بوون ڕسمی سیارەکەمان بۆ دادی و سواری ئەو سیارە بن لەبەرەوەی ڕاستەکە وڵاتە شایانیەوەی نیست سێقەی پێ بکەیت. باشە کاکە دەرباس باست لەوە کرد کە چوونە وڵاتی میسر لێەوە بۆ لیبیا چێ ئەم شتانی بۆکە چۆن ڤیزای میسرتان وەرگرت چۆن ڤیزای لیبیاتان وەرگرت ئەم کەسانە چێ بوون کوردن کامیشانەکەن یعنی ئەم هەنگاوانی کە هەڵتان هێناو هەنگاوێکی هەروە ئاسان نییە تۆ لە کوردستانەوە بڕۆیتە بەغاو لە بەغاوە بڕۆیتە میسر و لە میسرۆ بڕۆیتە لیبیا ئەمانە چی ئەم ئامادەکاریانی بۆ ئەکردن؟ بەڵێ ئەم ئامادەکاری ئێمە سەرتا نردنی ڕسمی پاسپۆرت بوو لە گروپێکدا بوون تی ڕسمی پاسپۆرتەکان تا بنێرن بڕە پارێک شەدەی خەوێنی بڕی 25 گەڵایە خەواندمان و پێمان دایانێ خەواندن نەبوو فیزەی ئیمە فیزە نەبوو فیزە بڵێ واقعی فیزەی ئەم وڵاتە چکە وڵاتی لیبیا بێ شێوەیەک فیزە نەدات بە وڵاتی عێراق و بە وڵاتی ئێران فایلێک بوو بۆی ناردینەوەگەیەکیان تکرد بوو یەکێکیشان ناوی
ئەو شخصانە بوو کە لەگەڵ مندا دەهاتن چەند کەس بوونەوە لە مەتاڕی بەغدا ئێمە وە خۆمان 6 کەس بوون 2 کەسمان تاخیر بوو هەر لە برادەکانی خۆم 2 کەسمان تاخیر بوون لەسەرەوەی تکتیوان نەگەڕاوە بەڵێ باش هەر لەسەر بابەتی کە کۆسار پێشتر باسی کرد ئەو موچەی ئەو پارەی کە باسی کرد 25 وەرەقەیە 25 گەڵات لە ئێستادا ئەگەر تۆ ناتوانانی کارێکی بچووکی پێ دروستکەی لێرە بۆی کە بتوانانی بژێوی ژیانی خۆ بکەی یاخود کارێکی پێ دروست بکەی سەرەتایەک بێ بۆ کارێکی گەورە چۆن بڵێ دەتوانین بۆ ناتوانانی بەڵام زوو هەوڵشم داوە لاانە بێت نەک 1.25 لاانە بێت 10.25شم سەرف کرد بێ بۆ ئیشێک منوە خۆم زۆریشم تاخکرۆتەوە ینی کرێکاری چاچیەتی هەنی دوکانداری وە خۆم دوکاندارم بووم لە ناعی سەنگەسەر سەرڕای ئەوەی کە هەم پارەم لە سەرف کرد بگرە زەرەریشم کرد دوکانەکەم گەورەش بوو باشش بوو بەڵام بازارەکە نەبوو هەنی بەو شێوەیە نەبوو بازارەکە خەڵک مەعاشی نایەت کاک دەرباز بازار نەبوو کێشەی ئابووری و کێشەی دارایی ئەمە وڵاتێک و هەرێمەکە کە 6 ملیۆن کەس نزیکی 7 ملیۆن کەس لەم قەیرانەی با باسی ئەوە بکەین کە گەشتە لیبیا لەوێ چیتان کرد چۆن دەستگیر کران یعنی ئێوە ئەو ڕۆژەی کە ئاگەنە ناو لیبیاوە لەوێ چێت بۆ پێشوازیتان لەگەڵ چیا ئەبن چۆن ئەچنە ئوتێلەکە ئەو کەسانی کە لەگەڵ تابوون هەمووی خەڵکی ڕانی و ئیداری ڕاپەڕین بوون یان خودت شوێنی تریشی تیا بوو کەی دەست بەسەر کران چۆن دەست بەسەر کران ئام چیرۆکانەمان بۆ بژێڕەوە بەڵام ئەمە کە گەیشتن بە شاری ترابلس چونکە ئێمە زۆر لە مێژە لێ بووین ئێمە کۆی گشتی 69 ڕۆژ بوو لێ بووین وەجبێ ئێمە جیاواز بوو ئێمە لە شاری ترابلس لە وتێلێک بووین هەر خۆمان لە وتێلمە دەماینەوە هەر خۆشم دەچوم شتەکانم خواردن وشتم بۆ خۆم دەکڕی بە پێوەی تۆزێک لە زمانی عەرەبی ناڵێم زمانی عەرەبی دەزانم بەڵام خۆم پێدەپەڕاندەوە کوڕێکی سووریشی لێ و یارمەتی دێدام دەچووی بۆ ناو بازا خواردن دەکرد دەهاتمەوە تا ڕۆژێک گوتیان بڕۆن ئێوە دەڕۆن من باشە بەرەو شاری زاویە چێ وای پێوتن چێوتی ئێوە ئەڕۆن هەر لە گروپ لە گروپ تەلەفۆنیان ئەم گروپە ینی کاک دەربازی ئەم گروپە لە کوردستانەوە دروست کرابوو یا ئەمە خەڵکی قاچاقچی لیبی و ئەو وڵاتانی تری لێ بۆ کە قەرار بۆ ئێوە پەڕنەوە بۆ ئەوروپا ئەم گروپە چێ بوو چێ قسەی ئەکرد لەگەڵتانە ئەو گروپە کەسێک بوو ئێمە نەمادەناسی زانیاریمان لەسەر نەبوو هەر گروپێکدان درا بوو تویان ئێوە حایدی و ئەو گروپ چاتەنە ئاگاتان لێکدی بێت و بەو شێوەیە کە زانیارێکم پێدان بەبێ زانیاری من مەجوڵێنەوە ئێمەش قسەمان دەکرد باشە چۆن توانی تامەتمانە بە کەسێ بکەن کە نەتان بینیون بەڵێ متمانەکردن زانی چۆنا ئێمە متمانەمان زۆر بۆ حکوومەتی کردووە لێ بێزار بووین یعنی ئەوە چەند ساڵێکە کار متمانەی باو باپیرانمان لەسەر ئەوە بە شەیدانی باو باپیرانمان لەسەر ئەوە بووە نەیتوانیوە شتێکمان بۆ بگە باقی رووسیا 2 مانگیش متمانی بە کەسێکی هەر کووردە ئەو شەر کووردە باسی متمانە بە کووردە کەش بکەین باشە بەشێکی زۆر لە گەنجان لە پێش چەند ساڵی ڕابردووداوە بەردەوام گوێمان لێبێ چەندین پەنابەر لە ڕێگەکانی گەشتن بە ئەوروپا گیان دەدەسێن ئەخنکێن دەگیرێن و ون ئەبن تۆ نەترسایەکێک بیلەوانە بەڵێ ترسان دەترسان بۆ نەترسان چکە ڕۆژ شیرینە بەڵام من هەموو ڕۆژێ دەمرم هەموو ڕۆژێ کە دەبینم چەند کەسێکەنە لە نێو شارەکەمدا شایانی ئەوە نینە بوون بە خاوەنی ئەو پلە و پۆست و ئەو پایەوە ئەو سیارانە بوون بە خاوەنی ئەو شتانە ئەوە بۆم زیاتر مردنێکی کاتیە مردنێکە دەزیندوو دەبمەوە مردنێکی کەمکەمە و ڕوحبردە ڕوحت ئازاد دەدا یعنی ڕاستە ڕێگایەکی مەترسیدارە بەڵام وجدانیش کە ئازاردا زۆر مەترسیدارترە یەک جارە مردن کاک دەرباس ئەمە هەمومان گەنجین و هەمومان حەزەکەین خۆشترین ژیانمان هەبێت جایتر لە چه شارێکا بین لە چه ناوچەیەکی ئەم وڵاتەیە بین و لەسەرەوە موشتیشەوە ئەمە نیشتیمانە و خاکی خۆتە ئەوەی کە جەنابە باسیەکەی لێرە لەوێ ئەمە هەمیشە بوونی هەیە بەڵام گرنگەوەیە ئینسان
لەو شوێنەی خۆیان بمێنێتەوە پێی خۆی دابکوتێت بۆی بتوانێت ئامانجەکانی هەدەفەکانی ئارەزوەکانی خیاڵەکانی بەدەستبێنێ. من نە پشگیری لە تۆکەم نە پشگیری لە ئەم لایەنەی تریشەکەم، بەڵام یعنی ئەوەی کە هەیە ئەو بەهەشتەش نییە کە لە ئەوروپا باسی لێوە ئەکرێت و کە قسەی لەسەرەکرێت. یعنی فەرمەوە تۆ ئێستا چەندێکە ڕۆشتوویت و ئەو ڕێگایە و بڕیوە ڕۆشتویتە تەلیبیا وەکو ساراوتی ئەگەر ئێستا خوا نەخواستە تەرمەکەت هاتایەتەوە، ینی چەنەها کەیسی وامانەیە هەر دوێنە شەو کەشتیەکی تر یاخود بەلەمێکی تر لە ئۆگەندا نقم بووە نزیکی 80 نەفەریتیا خنکاوە، هەر دوێنە شەو کەشتێکی تر لە بەلەمێکی تر ببوورە لە نزیکی بڵێن کەناراوەکانی ئیتالیا نقم بووە لەوێژ نزیکەی 45 کەسی تر خنکاوە کاڵن کوردیشیتیایە. یعنی تۆیت ئەم ڕێگایە هەڵەبژێریت کە وەکو خۆت لە سەرەتایە باست کرد، خۆت وتێ من ڕێگای مەرگم هەڵبژاد، یعنی تۆ بەدەستی خۆت بەرەو مردن ڕۆشتی، بەرەو ئەوە ڕووی کە بمریت کە جانی خۆت بەخت بکەیت. ئێ باشە وا گریمان تۆ خوا نەخواسە بە شێوەیەکتر بەهاتیتە، تۆ ئێستا جەرگی دایک و باوکە چۆنە بوو، جەرگی خوشک و براو چۆنە بوو، یعنی ئەمانە هەمووی بابەتێکن، هەمووی ئەوەن کە ئینسان ئەبێت کە بڕیارێکەیەت بزانە چه بڕیارێکە. جا دوای ئەوە یعنی پرسیارەکەی من ئەمەیە لە تۆ چۆن خۆتان یاوەتە دەست کەسێک کە نەئیناسن نەبینیوتانە نە ئەزانن چێیە، چۆن هەر پێم بڵێ چۆن دەستگیر کران لە لیبیا، ینی چێ ها دەستگیری کردن، پۆلیس ها دەستگیری کردن یاخۆت هەر لە گروپ چاتەکەەوە پێتان وترا کە دەستگیرەکرێن؟ نا لە گروپ چاتەکە هیچ باسیەوە نەبوو، لەبەر ئێمە ڕۆیشتین ڕۆژێک پێش ئەوەی بەڕێ بکەوین مبایلیان لێوەرگرتین، ئەو 5 کەسەی لەگەڵ منابوون 3 کەسمان بەجێمان کەو مبایلمان لێوەرگرا. چێ مۆبایلی لێوەرگرتن؟ چێ مۆبایلەکەی لێوەرگرت؟ کەسێکی حارە پێی دەڵم مندوبێکی حارە بوو لێوەرگرتین تی بۆ سەلامەتی خۆتان بۆ تەندروستی خۆتان باشە باشترە لە ڕووی گرتن و ئەو شتانەوە وتمان باشە. سەرتا ڕازی نەبووین، بەڵام دوایی هەر ڕازیان کردین مۆبایلەکانمان دانێ. ئەو دوایەوە ئێمە بە ڕۆژ دواتەدا بردیانی بەلای شوێنێکی تر خانوویەکی بچووک بوو چێ بردینی بوو. دوایەوە دوای سیارێک بوو کەسێک بە دواماندات مندوبەکە وتی کاکە ئەوە هەوە بەڕۆن لەسەر سیقای من بڕۆ، ڕۆیشتین بەرەو گوندێک. باشە ئەو چەند کەسێک کەوتە بەجێماون بۆچی بەجێمان؟ ئەوان بۆیە بەجێمان وەزبەکە تەواو بوو، وەزبەکە پڕ بوو، بەڵێ یعنی بەلەمەکە هیچ نەفەرتری لێ نەدەدا. هیچ خەبەرە هەیە ئەو بەلەمەی کە دوێنە شەو نەقم بووە کوردی تیابێ یاخودە و وەجبەی تیابوو بێ کە لەگەڵ تۆیا بوو بێ لێ؟ نا سواز بەخوا وەزبەی من دوای گرتنی من ئەلحەمدولیلا سواز بەخوا زۆر پێخۆشە وایە بخۆم دەرچوو بم. ئەو هاوڕیانم هەر هاوڕێی زۆر نزیکیش بوون ئێستا لە وڵاتی بریتانیانە گەیشتن بە ئاواتی خۆیان، گەیشتن بە مافی خۆیان، گەیشتن بە حەق خۆیان. باش کاک دەرباس ئێستا گەڕاویتەوە و هاتوویتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ شارەکەی خۆت و بۆ ناو کەسوکاری خۆت لە دوای ئەوەی ئەو هەموو سەختی و ناخۆشی و گرتن و لێیان و ناڕەحەتیت بینی، جارێکتر بەتەمای بڕێیت و یاخۆت ئەتەوێت لە شارەکەی خۆت و لە وڵاتەکەی خۆتە جارێکتر هەوڵ بی بۆ ئەوەی بگەی بە سەرکەوتن و بگەی بۆ ئامانجانی کە خۆتەتە، جارێکی تر دڵی دایک و باوکی خۆت دڵی کەس و کارەکە نەخەیتە ناڕەحەتیەوە ئەو ڕێگایەت بینی چ ڕێگایەک بوو، یعنی ئەتەوێت سەر لە نوێ لە وڵاتەکەی خۆتا و لە نیشتیمانەکەی خۆتا دەست بە ژیان بکەیت و یا نەخێرەمە هەر لە مێشکتایە وەکو گەنجێک هەرە بێ بڕۆیت. بەڵێ وەکو لە مێشکدا بوون، لە مێشکدا بوون چۆنا مێشکی ئێمە دەیهوێت ژیانێکی ئارام هەڵبژێرێ، دەیهوێت ژیانێک بێ بێکێشە بێ لە داهاتی خۆی نەترسێ، کەنانی ئەوڕۆ پیدا کرد خەمینانی سبەینی نەبێ. وەک چۆن بڵێ انتخاباتیشمان لە پێشە انتخاباتی عێراق هەوڵ دەدەین بزانین چمان بۆ دەکرێت، ئەو گەنجانە ئەو 25 گەنجانە هەرە 25 گەنجە نییە، ئەو گەنجانی کە دێنەوە ئەو گەنجانی کە ماونەتەوە ئەو گەنجانی کە دەڕۆین بە تەمان نیەتمان هەیە، هەوڵ دەدەین بزانین چمان بۆ دەکرێت، حکوومەتەکە چی لێ دێ،
دەنا بەڵێ ئەگەر حکوومەتەکە هەر ئاوا بێت و هەر گەنج پشتگوی بخە بۆ نا بڕۆینەوە باشترە لەوەی هەموو ڕۆژێ حەزابی نەفسی خۆمان بدەین و هەموو ڕۆژێ خۆمان ماندووکەین بڵێن دەیاڵە هەر چادە بێ هەر دووها ینی بێزار بووینە ڕاستی لە دووحاکردن تااقەتی دووحامان نەما ئەوەندە بێزار بووینە. بەڵێ دەرباز عەبدوڵڵا هیوادارم داهاتوێکی زۆر باشتان هەبێت و بیرۆکی خۆتان بگۆڕن و لە کوردستان بمێننەوە بۆی کە داهاتوێکی زۆر باشتانە بێت دووبارە سوپاس. دەست خۆش.